کۆبوونەوەی سەرپەرشتیارانی بازنەکانی هەڵەبجە و سلێمانی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەریە. کۆبوونەوەکە بۆ زیاتر ئامادەسازیە بۆ هەڵبژاردننی بیستی دە و دانانی پلانی تۆکمە و جەماوەری بۆ پرۆسە چارەنووسسازە. پێمان چاک بووکو گرنگی و بایەقدانێک بە بازنەی هەڵەبجە یەکێک لە کۆبوونەوەکانمان لە سنووری هەڵەبجە و مەڵبەندی هەڵەبجا بێ و لەو میانەشدا بەباشمان زانی لەگەڵ سەرجەم ئەندامانی مەڵبەند ئەندامان بەبەستمان کارگێڕی و مەسوولی ئەنجومەن و ڕێکخراوەکانی مەڵبەندە کۆبوونەوەیەک بکەین هەم لە بارودۆخی ئەوان بزانین چیان کردووە لە چه ئاسیەکایە ئامادەکاری بۆ هەڵبژاردن و ئەوەش کە پێویست بێ ئێمە لە تەوزیحات و ڕوونکردنەوە پێیان بدەین لەو بارەیەوە. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێگەی کاندیدکردنی کەسانی شایستە و ئەمین و بازمۆن کۆتایی بە ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هێناوە بە ژمارە 147 بەشدارە. ئەم کۆبوونەوەیەش زیاتر ڕاوێژی بوو بۆ خستنەڕووی پێشنیار و کاری باشتر لە سنووری بازنەکانی سلێمانی و هەڵەبجە. الحەمدوللا گەشتبینێکی فراوان و باش هەیە، هیمەتێکی بە پلاندا ڕێژراوی گونجاو هەیە، کارەکان سوپاس بۆخوا بەباشی ئەچنە پێش، هەماهەنگێکی گشتگیر و هەمەلایەنە هەیە. تاوتۆی هەندێک بابەتی زۆر گرنگمان کرد لێرە پێکەوە، سوپاس بۆخوا کە ئەتوانین بەو پلانەوە بەو بەرنامەی کە دامان ڕستووە لە کاتی خۆیان کارێکی زۆر گەورە بکەین و بەرەو هەڵبژاردنێکی چارەنووسسازی پەرلەمانی کوردستان بڕۆین و تایدا پشتیوان بەخوا و هیمەتی جەماوەری پارێزگای هەڵەبجە سەرکەوتنی باشم سۆگەر بکەین. دیار لە کۆبوونەوەکەدا تیشخرا سەر چەندین تەوەری گرنگ کە هەمووی لە چوارچێوەی ئامادەکاری کۆمەڵی دادگەریە بۆ هەڵبژاردن بە پشتیوانی جەماوەری موسڵمانی دەبەرەکەمان کە هەر ئەوش لیان چاوەڕانەکرێ کە پشتیوانێکی باشی کۆمەڵی دادگەری بن، چاوەڕێیەکەین کە کۆمەڵی دادگەری لەم سنوێرەدا بێتە هێزی یەکەم. بڕێرە 20 هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. چاودێران پێیان وایە هەڵبژاردننی ئەم جارە چارەنووسسازە و جێی ئومێدی گەورەی ئەوانەیە کە دەیانەوێت هەرێمی کوردستان لە مواقع عاشکست خواردۆ و لە دەست گەندەڵی و نادادی دەرباس بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.